گوڵباخ سڵاوت لێبێت دەتوانین بڵێن سەردانی ئەو جاری پارێزگاری ورمێ و دانیشتن لەگەڵ پارێزگاری هەولێر و سەرپەرشتیاری ئیداری سەربەخۆی سۆران تەواوکەری ئەو کۆبوونەوەی دەبێت کە شاندێکی هەرێمی کوردستان ئەوەی تۆ ئاماژەت بۆدا کە پێکاتمون لە پارێزگاری دهۆک هەولێر سلێمانی هەڵەبجە سەرپەرشتیاری ئیداری ڕاپەڕین و سۆران کە سەردانی کۆماری ئیسلامی ئێرانیان کردو لەوێ ژمارەیەک کۆبوونەوەی ئەنجامدا. ئەم کۆبوونەوەی دەبێت تەواوکەری ئەو کۆبوونەوەی ڕابردوو کە بڕیار وایە کەمێکی دیکە محەممەد سادق معتەمیدیان پارێزگاری ورمێ لێرە لەم دەواازەیە بێتە دەواازەی نێودەوڵەتی حاجی عومەران کە ئەو دیو پێدەگوترێ دەواازەی سنووری تەمەرچین و لێرە لەلایەن ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێر و هەڵگورد شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیداری سەربەخۆی سۆران پێشوازی لێ بکرێت. پارێزگاری ورمێ بەیاوەری شاندێکی فراوان لە پارێزگای ورمێ سەردانی دەواازەی نێودەوڵەتی حاجی عومەران دەکاوە بڕیار وایە لێرە کۆبوونەوەیەک بەڕێوە بچێت لە نێوان هەردوو پارێزگای ورمێ و پارێزگای هەولێر و سەرپەرشتیاری ئیداری سەربەخۆی سۆران. تەوەرەکانی نێو کۆبوونەوەکە چی دەبن کە بڕیار وایە دوای کۆبوونەوەکە ژمارەیەک ڕێکەوتنی شواژۆ بکرێ. ئەو بابەتانی کە گفتوگۆی لەسەر دەکەن یەکێک لەوانە دەواازەی نێودەوڵەتی چێلەشینە کە دەکەوێتە سنووری قەزای سیدەکان ناحیە سیدەکان کە کرا بە قەزا دەڤەری برادۆز بڕیار وایە قسە لەسەر دەواازەیەکی دیکەی سنووری بکرێت کە لەو سنوورە بکرێتەوە کە دەبێتە دووەم دەواازەی سنووری کۆماری ئیسلامی ئێران لە سنووری پارێزگای هەولێر و بە دیاریکراویش لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران دەبن هەردوو دەواازە سنووریەکە گفتوگۆی زیاتری دەربارە دەکرێت و چاوەڕە دەکرێت ڕێکەوتنێک لەو بارەوە بکرێت. خاڵی دووەم کە گفتوگۆی لەسەر دەکرێت هاتنی زیارەتکارانی شیعە مەزهەبی ئێرانیە لە ڕێگای دەواازەی نێودەوڵەتی حاجی عومەران کە ساڵی ڕابردووش لە مانجی هەشت ژمارەیەکی زۆر لە زیارەتکاران لە ڕێگای ئەم دەواازە سنووری هاتن و بەرەو شارەکانی ناوەڕاست و خاوی عێراق و شوێنە پیرۆزە شیعەنشینەکان بەڕێکەوتن وەکو کەربەلا و نەجەف. بڕیار وایە بۆ ئەم ساڵیش چاوەڕێ دەکرێت لە 15ی هەشتەوە جارێکی دیکە ئەو زیارەتکارانە بێرەدا لە ڕێگای دەواازەیە بێنەوە هەرێمی کوردستان و لێرەشەوە بەرەو شارەکانی عێراق. تەوەری سێم کە تەوەرێکی گرینگە گفتوگۆی لەبارەوە دەکرێت بابەتی ئاڵوگۆڕی بازرگانی و گەشتیاری نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێرانەکە پێداچوونەوەیە کە بەو ڕێکەوتنی کە لە ساڵی 2007-2008 لەسەر ئاستی هەردوو پارێزگای هەولێر و پارێزگای ورمێ هەردوو پارێزگاری ئەوسای ئەو دوو پارێزگایە واژۆ کراوە بڕیار وایە پێداچوونەوە بە چەند خاڵێک بکرێت بۆ پێکە 15 ساڵێک بەسەر ئەو ڕێکەوتنە تێپەڕیوە هەندێک خاڵ پێویستیان بە پێداچوونەوە و نۆژەنکردنەوەی خاڵەکان هەیە بەتایبەت لە بواری بازرگانی و گەشتیاری. بڕیار وایە لە کاتژمێری 11 کۆبوونەوەکە دەست پێ بکات لە دەواازەی نێودەوڵەتی حاجی عومەران و لێرە ڕێکەوتنەکان واژۆ بکرێن. هەر لێرەشەوە محەممەد سادق معتەمیدیان پارێزگاری ورمێ و شان دیاوەری لەلایەن ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێر و هەڵگورد شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیداری سەربەخۆی سۆران و ژمارەیەک لە بەڕێوەبەری گشتەکان لە سنووری پارێزگای هەولێر لێرە بەڕێ بخرێت و بگەڕێتەوە بەرەو ڕۆژهەڵاتی کوردستان و کۆماری ئیسلامی. باشە هاوکارم تێفۆر محەممەد سپاس لە حاجی عومەرانەوە لەگەڵم بووی.